ایران دبیجه او ریکفتنا ناوکیا سال 2015 پاشگوه بخه پشتی که امریکا سالا بوری جه وکشیا. او یک بو جه هشداریه که تن جه آلی جیگیر سروکی امریکا مایک پنس و. پێویستە ئیران شاش نەبە دناوبەرە سەبرا ئەمریکا و نەبوونە ئاڵاوێن چارەسەرکردنێ لنکوێ. ئەم هیڤیا باشیە دکن لێ ئەمریکا و لەشکرێن مە ئامادەنەک و کەسایەتی وڵاتی و بەرجەوەندین مە لە هەرێمێ بپارێزن. ئەمێ بەردەوام بن لەسەر دژبەریا هەژمونیا خراپا ئیرانێ. ئەمێ ببەردەوامی فشارێ بدن سەر ئابووریا وان و دبن سەرۆکاتیا دونالد ترامپدا وێ ئەمریکا قەت ڕێنەدە ئیرانێ کوچەکێ ناوۆکی بەرهەم بینە. راوشکاری اولکاریان اجتماعی امریکا جون بولتن وجی هشداریه که وها هبو. اما به بردوامی فشار زده بکن لسر رژیم ایرانه. حتی که دفج پروگرام خواهی چکین ناوکی برده ده. او داوی به چالاکین خواهی تندوتیجی بینه لسرانسری روشلاتانا بین. دناف دجی انجامدان و پشتگیری ترور لهمی جیهانه. سرکرده کی لشکری ایران روجا دوشمه گوتبو که ولاتی وی لشر دجی تو ولاتا ناگره. لی ایران بانگ لی امزکرین دنین ویره کفتنه دکه کوریه که ببینن جبو جزاین آبورین امریکا و هنارتنا نفتا خام. یکیتیا اوروپا و روسیا خمن خالدور کریارین ایرانی ین پیتاندنا یورانیم تینن پیش. لی روسیا امریکا جی لومدار دکه لدور وکشینا جره کفتنه.